ڕێکخراوی هاواری خێرخوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەستا بە پێدانی جلوبەرگ و خواردن و موچە و لەگەڵ شیرینی بە مناڵانی نازدار. سوپاس بۆ خوان نزیکەی 100 مناڵ 100 ئایلە 100 خانەوادە سوودمەند بوون لەم مانگە پیرۆزەدا. بەڕاستی دەستگیرۆیکردنی ئەوانەی کە خوای گەورە ماڵێکی پێداون بەوەی کەوا دەبەخشن بە مناڵانی نازدار وای لە ئێمە کردووە کەوا بتوانین خزمەتەکان فراوانتر بکەین. ئێمە بەڕاستی ئەم خزمەتانە لە ناحی تەکێ بەردەوامە. سوپاس بۆ خوا ئەمە بەشێکی ئەو چالاکیانەیە کە کردومانە لە ڕێکخراوی هاواری خێرخوازی چەندین چالاکی ترمان کردو لە خزمەتی هەژار و نەدار و بێباوکاندا و پشتیوان بەخوای گەورە بەردەوام دەبین. بەڵام ئەویش دەبێ خێرخوازان بەڕاستی هاوکارمان بن بۆی بتوانین ئەم خزمەتانە فراوانتر و گەورەتر بکەین. ڕێکخراوی هاوار نەک لە ناحیتەکیە لە شاری سلێمانی لە سەیسایەق لە تێگڕای شار و شارۆچەکان ئەم خزمەتە گەورەی کردووە و ئەویش ئەتوانێت خزمەتەکان گەورەتر و فراوانتر بکە لە کاتێکدا خێرخوازان زیاتر هاوکار بن لەگەڵمان بن. پشتیوان بە خوای پەروەردگار. برۆمەزنەکەین سوپاسی ئەم ڕێکخراوەکەین تایبەت کارمەندان بەڕاستی زۆر ماندوو بن لەگەڵمانە. ئێمە وەکو دایکی هەتیوان داوا لە خێرخوازانەکەین. بەڕاستی زۆر گرنگە بۆ ئێمە ئەم هاوکاریە ئەم پێویستە بۆ ئێمە بە تایبەت لە پێش جەژن و دوای جەژن و هەموو کاتێک داوا لە خێرخوازانەکەین هەموو کاتێک چاوی ڕەحمەتیان لێمان بێ لەگەڵ خوای گەورە و میرەبان پاداشتیان بداتەوە ئینشاءڵڵا. ئێمە وەکو دایکی هەتیوان بەڕاستی زۆر پێویستمان بەم جۆرە هاوکاریانەیە لەبەرەوەی ئێمە ناتوانین عنی دەست لە هەموو کەسپان کەینەوە. ئێمە چاومان لە خێرخوازانە هیوادارم خێرخوازانیش هیچ کات ئێمە لەبیر نەکەن و خوای گەورە پاداشتی بە خێران بۆ بنووسێ ئینشاءڵڵا لای خوا بزر نابێ.